کورد دوای کۆنگرەی میونخ هەر هەمان دۆخی هەیە کە دوای کۆنگرە و کۆڕبەند و کۆبوونەوە نێودەوڵەتیەکانی پێشتر هەیبوو، واتە تەنها بەکارهێنراوێکی کاتیە. لە دوای ڕوخانی دەسەڵاتی بەعز لە عێراق کورد لە بەشە باشوورەکەی کوردستانی گەورە قۆناغێکی گەورەی بڕی و لە ڕووەکانی سیاسی و ئابووری و پەیوەندی نێودەوڵەتیەکانەوە تا ڕادەیەک پێش دەوڵەتی عێراقیش کەوتبوو. لە دوای شۆڕش و ناڕەزایەتیەکانی سووریاشەوە کوردانی خۆرئاواش بە پاڵپشتی ڕووسیا بەڕێوەبەرایەتیە خۆجویەکانیان پێگەنا و هەنگاوێکی گەورە پێش سەرجەم ناوچەکانی ژێردەستی ئۆپۆزیسیۆن کەوتن. لە باشووری کوردستان تەواوی کۆمەڵگەی نێودەوڵەتی پاڵپشتیان لە حکومەتی هەرێم دەکرد، بە تایبەت لە شەڕی دژ بە داعش لە دوای ساڵی 2014ەوە پێیاندا هەڵدا و هاوکاری سەربازی ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبوو. بەڵام ئەو دۆخە بۆ هیچ کام لە باشوور و خۆرئاوا درێژەی نەکێشا. لەگەڵ ئاساییبوونەوەی پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ هەریەک لە ئێران و رووسیا وەک دوو بڕیار بەدەستی دیمەشق، رووسیا بۆ ناڕەزایەتیکردنی تورکیا و تەنگ پێهەڵچنینی ئۆپۆزیسیۆنی دیمەشق پاڵپشتی لە یەپەگە دەکرد. پشتی خواست و داواکاریەکانی کورد لە خۆرئاوای کوردستان کرد و لە یەکەم هەنگاوی سوپای تورکیادا بۆ هێرشکردنە سەر عفرین بنکە سەربازیەکانی لەوێ کشاندەوە. لە دوای کۆتایی هاتنی شەڕی دژ بە داعشیش لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوو وڵاتان پێویستیان بە چەکی شانی پێشمەرگە نەما و کورد وەک بەکارهاتوویەکی کاتی دۆسیەکەی پێچرایەوە. لە پرۆسی ڕاپرسیشدا هیچ یەکێک لەو وڵاتانەی سیاسەتوانانی کورد بە پاڵپشت و دۆستی کوردیان دەزانین پاڵپشتیان لێ نەکرد و دژیشی وەستانەوە و بەردەوام جەختیان لە یەکپارچەی خاکی عێراق دەکردەوە. لە دوای پرۆسی ڕاپرسیەوە کە ژمارەیەک زیانی استراتیژی لەسەر ئاستی خاک و نەتەوە و ماف بۆ کوردی لێککەوتەوە، لەو کاتەوە بەرپرسانی کورد کۆنگرە و کۆبوونەوە و کۆڕبەندی جیهانی دەجێڕن و بە دوای ئەو دۆستانەدا وێڵن کە لە قۆناغی شەڕی داعش لە فڕۆکەخانەی هەولێر فەرشی سووریان بۆ ڕادەخستن تا فشارێک بخەنە سەر دەسەڵاتدارانی بەغدا تا هیچ نەبێت باری قورسی موچەی فەرمانبەران لە سەرشانی هەولێر لابەرێت و ڕێگە بەکردنەوەی فڕۆکەخانەکانیش بدرێت. نوێترین هەنگاوەکانیش بەشداری بەرپرسانی حکومی و ئەمنی هەرێم بوو لە کۆنگرەی میونخی تایبەت بە ئاسایش کە چاوپێکەوتنەکانی هەردوو بارزانی لەگەڵ بەرپرسانی ئەوروپی و خۆرئاوایی ئەنجامیاندا تەنها بۆ ئەوە بوو هەرێمی کوردستان لە دۆخی دوای ڕاپرسی و بنبەستەکانی دەربهێنێت. ئەمە قسەی خودی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستانە.